هێرش بۆ سەرکەرتی نەوتی سعودیە کاردانەوەی جیهانی لێکەوتەوە و کاریگەری گەورەی لەسەر بازاڕی وزەی جیهانی و نرخی نەوت جێهێشتووە. ئەمریکا وێنە تۆمارکراوەکانی هێرشەکەی لە ڕێگەی مانگی دەستکردەوە بڵاو کردەوە و کۆماری ئیسلامی ئێران بە ئەنجامدانی هێرشەکە تۆمەتبار دەکات. وەزیری وزەی ئەمریکا لە کۆبوونەوەی ساڵانەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم وتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هەموو شێوەیەک هێرشی ئێران بۆ سەر سەعودیە ئیدانە دەکات. داوا لە وڵاتانی دیکەش دەکەین ئیدانەی بکەن. ڕێکپێری جەختی لەوە کردەوە ئەو هەڵسو کەوتە مای قبوڵکردن نییە. لەلایەکی دیکەوە بەرپرسێکی باڵای ئەمریکا کە ناوی ئاشکرا نەکراوە کۆماری ئیسلامی ئێرانی بەوە تۆمەتبار کردووە کە لە ڕێگەی 20 فڕۆکەی بێفڕۆکەوان و دەموشەکی کروزەوە هێرشەکەی لە ناو خاچی خۆیەوە بۆ سەرکەرتی نەوتی سعودیە ئەنجام داوە. هاوکات دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە لە ئەگەری یەکلابوونەوەی گومانەکان سەبارەت بە ئەنجامدەری هێرشەکەی سەرکەرتی نەوتی سعودیە ئەمریکا ئامادەی هەنگاونانی سەربازیە. ترامپ دەڵێت چاوەڕوانی سعودیەیە کە ئاشکرای بکات هێرشەکە لەلایەن کێوە ئەنجام دراوە. هەرچی کۆماری ئیسلامی ئێرانیشە بۆ جاری دووەم لە سەرزاری عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوە تۆمەتبارکردنی وڵاتەکەی بە ئەنجامدانی هێرشەکە ڕەت کردەوە و بە تۆمەتی بێبنەما وەسفی کرد. موسەوی وتی سعودیە تاوانی جەنگی لە یەمەن ئەنجام داوە و ئاساییە کە یەمەنیەکان کاردانەوەیان هەبێت لە دژی. یەمەن شدن طبیعی هست که مردم یمن نیروهای نظامی یمن تەنیا ئەمریکا پەنجەی تۆمەتی بۆ ئێران درێژ کردووە. وڵاتانی ئەوروپا و جیهان چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. مایە کۆسیانجیج وتەبێژی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند سەرەتا پێویستە تەواوی ڕاستیەکان لەبارەی ئەو پەلامارە ترسناکەوە بخرێنە ڕوو دواتر بەرپرسیاری پەلامارەکە دەستنیشان بکرێت. پاش 2 ڕۆژ لە هێرشەکان نرخی نەوتی برێند بە ڕێژەی لە 120 بەرز بووە و ئەو کۆمپانیا گەورانەی نیگەران کردووە کە لە کارەکانیاندا پێویستیان بە نەوت هەیە. هەروەها نرخی نەوتی ڕۆژاوای تەکساس و جۆرە گرنگەکانی دیکە بە ڕێژەی لە 115 بەرز بوونەوە. نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا بەرزترین نرخی لە ماوەی 4 مانگی ڕابردوودا تۆمار کردووە. ترامپ بۆ دابەزاندنی نرخی نەوت و پڕکردنەوەی پێداویستیەکانی بازار فەرمانی کرد بە فرۆشتنی بەشێک لە یەدەگی استراتیژی نەوتی وڵاتەکەی بەوەش نرخەکان کەمێک دابەزین. ڕۆژی شەممە حوسیەکان یەمەن ڕایانگەاند لە ڕێگەی 10 فڕۆکەی بێفڕۆکەوانەوە هێرشێکی قورسیان کردووەتە سەر پاڵاوگەی بەقیق و چێڵگەی بەرهەمێنانی نەوتی خەریز کە گەورەترین چێڵگەی بەرهەمێنانی نەوتە لە سعودیە. وەزیری نەوتی سعودیە پشتڕاستی کردەوە کە هێرشەکە بووەتە هۆی ڕاگررتنی بەرهەمێنانی 5,700,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی وڵاتەکەی کە لە 157 کۆی بەرهەمی ئەو وڵاتێ هەروەها دەکاتە لە 105 کۆی نەوتی بازاڕەکانی جیهان.